بەڵە تەفگەر دیارە لە کاتژمێرەکانی کۆتایی شەو نزیک دەبینەوە بەڵام شەقامی سالم شەقامی سەهۆڵەکە تا وەک هەر بەوە ناسراوە تا بەرەبەیان هاوڵاتێکی زۆر لەم شەقامە دەبینرێ ئێستاشدا کە قەدەغەی هاتوچۆ ڕاگەێنراوە بەڵام هەروەکو شەوانی ڕابردوو هاوڵاتێکی زۆر لێرە دەبینرێ گردیمەرەکانتان بۆ بگوازمەوە وەک دەبێنن لە کاتژمێر هەشتی شەو بە بڕیار وەزارەتی ناوخۆ قەدەغەی هاتوچۆ لە سەرجەم هەرێمی کوردستاندا ڕاگەێنراوە بەڵام شاری سلێمانی ئەم بڕیارە جێبەجێ نەکراوە وەک دەبێنن ئێستا ئەمە شەقامی سالمە لە ئەم بەشێک کە پێی دەوترێت سەهۆڵەکە بەشێکی زۆری هاوڵاتیان هاتوونەتە ئێرە و کاسبکاران خەریکی کاسبی خۆیانن هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش هاتوونەتە ئێرەم نەگەر بەشێک لە هاوڵاتیان وەربگرم ئەگەر هاوکارم دیمەنەکانتان بۆ بگوازێتەوە سڵاتان دەبێ سڵاتان دەبێ بە شوەیەکی ڕاستەخۆ لەگەڵتانم ئەگە پێم بڵێن لە کاتژمێر هەشتی شەوە قەدەغەی هاتوچۆ ڕاگەیەندراوە بەڵام لە شاری سلێمانی جێبەجێ نەکراوە ئەمە بۆ چییە گەڕێتەوە؟ وەڵاهی پێم وابێ مەسەلەی قەدەغەی هاتوچۆ شتانە لە سلێمانیە پێم وابێ بیستی لەسەر نەبووە بکرێ خۆ ڤایرۆسەکە جیهانیە و تەنها بۆ پارێزگایەک و جوان نییە بۆچی لە شاری سلێمانی جێبەجێ نەکراوە ئەمە بۆچیە گەڕێتەوە هاوڵاتیان بۆ خۆیان ناپارێز مەسەلەی ڤایرۆس سنووروشت نازانێ یعنی وەکو بازشتێکی تر نییە بەڵام یعنی وا هەست دەکەم چکە هیچ هینێک نابینی لە دەرەوە یعنی هیچ هێزێک نابینی هیچ ئەو ڕێکارەکان بە تووی یەکجاری وا نەژیراوە وەکو شارەکانی تر لە سلێمانیە و خەڵکیش بەڕاستی بەرگەی بێئیشی و ئەوانە ناگرێ یعنی تایەتی مەسەڵەن ڕۆژانە کەسابەتەکەی نەکە ئیشەکەی نەکە معیشەتی ناڕوا بەڕێوە زیاتر بۆ ئەوەشەکەردو بۆیە خەڵک زۆر پابەت نابێ بۆ وەزانەکەەوە زۆر سپاس بۆ تۆ سڵاتان دەبێ بە شوێکی ڕاستەخۆ باشە سڵاتان دەبێ کاک حاجی بە شوێکی ڕاستەخۆ لەگەڵتم ئەگەر باشن دیارە نانەوە قسە بکەن تەفگەر وەک دەبێنن ئێرە بەشێکی زۆری هاوڵاتیان و کاسبکاران لە شەقامی سەهۆڵەکەی شاری سلێمانی دەبێنرن دیارە بەشێک لەو هاوڵاتیانە بۆ بەردەوامیدان بە کاسبی خۆیان هاتوونەتە ئێرە بەشێکتریان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش هاتوون سەرەڕای ئەوەی کە قەدەغەی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا ڕاگەیەنراوە بەڵام وەک دەبێنن لە ئێستادا هیچ بازگەیەک و هیچ مەفرەزەیەک لە شەقامەکانی شاری سلێمانیدا نابینێت و هیچ لە پێچینەوەیەک نییە و هێزەکانی ئاساییش پۆلیس هیچ یەکێک لەوانە ئەگادار نەکراونەتەوە کە بۆی کە لە ئامادەباشیدا بن و ڕێگری لە هاتنە دەرەوەی هاوڵاتیان بە پیادەوە بە ئۆتۆمبیل بکەن وەک دەبێنن بەشێکی زۆری هاوڵاتیان لە ئێستادا لە شەقامی سالم لە سەهۆڵەکەی شاری سلێمانی و لە بەشێکی دیکە لە شەقام و شوێنە گشتەکانی تردا بەدی دەکرێت و هیچ قەدەغەیەکی هاتوچۆی سنووردار کە باسی لەوە دەکرات لە شاری سلێمانیدا نەچۆتە بواری جێبەجێکردنەوە.